باشە سۆما تو ئەم جەنتایە چۆن پێ هەڵەگیرێ؟ زۆر سووکە سووکە؟ جێگەی منی تیاوێتەوە پێشکەشتی ئەگەر هاتی شەخی تۆ بەردەوام ئەم جەنتایەت پێوە نییە؟ بەڵێ جێی هەموو شتێکی تیا ینی حسابکە ماڵێک لەگەڵ خۆتا هێنی چی وەبی پێویستمان بە هیچ شتێکی نەبیت لە زۆرترین کات کە مابیتێتەوە لە ناو سروشت و ئەوانە چەند ڕۆژ بووە؟ 11 شەو بوو 11 شەو هەمووی بەسەریەکەوە؟ ئەو قۆریە چەند سکۆلە و جوانە ئەوە تامی چای دەدا ئەوە ئەنجا ئێستا ناوەکەی هەمووی تامی چای گرتووە طبعاً چوار فەسڵش ناخۆپێتەوە وەڵڵا گوڵە بە ڕۆژە ڕەشە لەکوێ؟ کای دەرگا تۆ هەردوو لای دەرگایە زۆر خۆشە بەڕاستی منە مێواز لەو ئیشە بێنم ئەمێ ببمە کەسێک بێ من ناو چیا بێ من ناو سروش ئەو هایی کەس نەناسم کەس نەمناسێ ئێوەرە لونێ دەیکەم دووسێ مەڕ ئەکڕم مەڕەکان بەخێوەکەم ئەچتە ناوە گەر خەوت دێ خەوم دێ ئەرە بڕۆ ئەکێ بەرنامە بکە ئەم شوێنەی کە ئێمەی لێ زیاتر بە چ خواردنێک گژوگیایەک بەناوبانگە ئێستا بوون منە ئەو جیایمان هەیەوە کە بۆنی زۆر خۆشە زۆر بۆنی خۆشە من زەی سویتە ئەوی خینە دڵمەوە تاوە شویتی چێویە ئەوە ناوی کەرکۆڵە ئێستا لەو مانگەی دەست پێ دەکا ئەمە کوارجی کەرکۆڵێمان هەیە یعنی کوارگەکە عادەتەن لەو تەنیشتەی کەرکۆڵەکەی لێرەکانە دێتە دێ زۆر کوارگەی سەری تەنیشتێمانە بکەی بۆی دەبێ بگەڕ بەڵێ زۆر قورسە و وەختی دەوێت بەس تەحملی دەوێت ئەجا گیایەکی تر هەبوو لێرە بە منت نیشاندا بۆنی زۆر خۆش بوو ئەوە بەڵێ زیاترە بوو جاترا من دایکبێ خاتە خواردنەوە بەس خۆم نازانم چ لە ناونۆکاوی خۆشایان هەیە هەر جاتری دەکڵێنی لە بۆ هەڵامەت و بۆنی تیش بوو من یەکسەر هەستم کرد ئەوە عیلاجی هەڵامەتوانە ئێستا هەر سەرەکەوین هەر گیای لێە ڕەنگە هەندێک شتی لێ بێ کە ئێمە ئەسڵان نەزانین چیە لێرانە هەمووی سوودی خۆی هەیە زۆر بەڵ ئێستا بۆ منەوە پیفۆکە وەڵڵا کەمە ئەوەیە دەست خۆش دەڕای کێشە لێبی ئاگەر لێبی دەنادەفسە ئێستا ئەوەتکی تێکمدا خراپی کرد ئەوە تاوت ئەوە هەو نییە؟ بە ئەویشەوە دۆزیمەوە من دۆزیمەوە ئافرین خەتە چی سپی لە ناو ئەوە چەڕە پیازە ئەو پیفۆکە وەڵڵا جار بزانین ئەوەیە ئەو پیفۆکە وەڵای زۆر خۆش ئێستا هەمووی دەرێنم زۆر بەتام ئەی بەمەوە بۆ ماڵ کەمە شیرنە نازان بڵێم تامی چۆنە تام پیفۆکە هەر تامی خۆی تقریباً تامی لێ هیچ شتێک ناچێ وەکو میوە وایە بەس بەو دەرەجەیە شیرین نییە کە ئەی خۆی هەست بەشتی وردەکەی وەکو ئارد کەمێک لە ناو دەمتام خۆشە یەکەم جاروام زانی
پلانت گێڕاوەتێ بمانفڕێنی ئێمە هێناوە بۆ کوێ ئێرە کوێیە ئەم بەهەشتە ئێرە بناری کۆدۆیە پشتیشمان حەساری سەکرانە ئەم چیایە بەفرە ئێرە سەوزاییە ئەو چیایی پێشمان ڕەنگی ڕەساسیە بۆچی وایە ئەو جیا زۆر بەبەردە وەک تەمەشایکی عنیاندەی سەوزایی تێدا نابینین بەردەکەشی وا هەڵکەوتی کە سپیە چیای کۆدۆ هەر لە دووڕ لە هەڵگوردی ڕاگردەی بینی هەر سپیانی سەر لەزایەوە چیای ئێستا چیای هەڵگور دەکەوێتە کوێوە چیای هەڵگوردەوەی بەرامبەرمانە و بەفرە تۆ چەندێک لە ناو سروشتی بڵێ لێم پرسە چەندێک لەولام من لە ماڵەوە وڵای کەم لە ماڵەوە بەس زیاتر لە دەرەوەی هەر بەم ستایلە دەی بەڵێ ئەوە خۆشی کوردی زەحمەت نییە نا زۆر زۆر لێرە گرێکم لێدا لێرە گرێکم لێدا ئێرە گرێکم لێدا ینی ڕاهاتی ئیزعاجیشکردنەوەی تۆ ڕێبەریژەکەی ڕێبەری خەڵکە کەسە بیانیەکانەکەی بۆ ئێرە بەڵێ یعنی شارەزایی تەواوت هەیە لە شوێنەکانی ئێرە باشم زیاتر ڕێبەری لە بۆ لوتکەتیای هەڵگور دەکەم لە بەرەوەی بڵندترین لوت چەند جار سەرکەوتوی بەسەر لوتکەکە نازانم بە دقیق بزەبت چەندە یعنی تۆ کردوتە بە ڕێگای خۆتی ترا ئاڕۆیتەوەوانە نەژماردووە هیچ مهم نییە بۆت ڕاستی نەمژماردی لە بەرەوەی زۆر چووی بەڵێ سەختە هەر لە هەر چوار وەرزەی هەر وەرزەی و سەختێکی بۆ منە زستانەوان زۆر سەختە ئێستا ژەو فەسڵی بۆ منە لە بەرەوەی ڕقا و بەرەبیانیان شل دەبتەوە تۆزێکی مشکلەیە چ شتێک بەسەر هاتێکی زۆر خۆش هەیە بۆ باسکی خۆشیەکان یەکیان زۆر خۆش بوو لە بۆ منەوە بووکە لێک ڕۆژی دووجار چوومە سەر لوتکەچیای هەڵگورد و هاتمەوە یعنی یەک بۆ مێژوەک لە بۆ خۆم چەند ساعتت پێچە تاگەیتە سەر لوتکەچیای هەڵگورد هەر وەرزە و جیە بۆن منە لە هاویندا 2 ساعت و نیوە لە زستاندا جاروای 12 ساعت 10 ساعتە بەڵێ یعنی تۆ ڕۆی شەو ئەمێنیتەوە ئەگەر وابێ بەڵێ طبعا ئەبێ شەوێک بمێنیتەوە دوای بیتە خوارەوە خۆشترە ترسناک نییە لەو شاخەیە بمێنیتەوە بەشەو ترسەکە ناترسم لەبەرەوەی هیچ شتێکی لێ نییە کە ئاژەڵی کێوی بۆ نمونە ئاژەڵی شێوی ئەگەر لە دوورەوە بۆنی مرۆڤ بکات ئەسڵن لێت نایەتە پێش ئەو لە تۆ ئەو لە مندا ترسێ ئاژەڵی شێوی لە ناو سروشدا بەڕای من زۆر دەشمان پارێزی بگرە لێت نزیک نابتەوە ئێگە برسی بوو برسی نابێت لەبەرەوەی ئێستا کەنگرە خوا بۆن منە گورێک ئاژەڵی خۆی هەیە کە لێن دەربی خوات بۆ نشتکەویش چێوی هەیە گۆشتی خۆی هەیە پێویستی بە من نییە سیستەمی خۆی هەیە بۆ خواردن تێکی نایە خۆی مرۆڤە سیستەمەکەی تێکدا بۆن منامە دەچین خەڵک دەچی ڕاوێ دەکات و توزانم سەریان لاوانیشیانە ئێستا ئەگەر گورگێک بێ پەلاماری مندا ناحەقی نییە ئەمن خواردنی سوکاری بڵێ بزەوت تۆڵە بە تۆ ئێرە چەند جوانە لە بینی و دارانە بەڵێ ئێرە ئەوێ باشە هەرچەند نابێت هەمووی بەردە بۆ خۆی بێڵبی خاکە ناسەکەمان ئەوەی هەموو ئەڵلقەیەکە قۆپایەوە سۆمە میوانمان هەیە ئەو یەکیان چوو ئێرە دوودانێ چەند جوانە چەند گەورەیە ئادەی چێتە سەری خۆی شاردۆتەوە سەیری قاچیکە ئەوە سەری نیرۆکی چەند تیژە ئاوە سەرەتی لێرە بە دوو پەنجەی نایە خۆتی دێ وای ئەڵەی بەردە ئەوە سەری لێرەیە سەریم کیسەڵە گەورانەکەن ئەمە بەس لەم شوێنە سەختانەیە هەن کە مرۆڤ ناتوانێت بە ئاسانی بۆیان بڕوە زۆر جوانن تازە دوودانە بوون بە تەنیشتێکا چوون بەریەکتریەکەوتن تەقەتەقیان لێوە هات ینی دیمەنێک بوو قەت دووبارە نابێتەوە لێرە ئاژەڵی ئەوها کێوی جوان ئەبینن لەم سروشتەیە گیای زۆر جوانە بینن کە لە لای خۆمان نییە بۆ نمونە ئەم جارانە ئەمە وتت مێشەنگوین خواردنی لێخوا بەڵێ ئەوە جوینیە پێی دەڵێن جوینی خواردنی مێشەنجوینە یەک لە باشترین خواردنەکانیت یعنی مێشەنگوینیژە بێ لێرە هەبێ بەڵێ یعنی ئەو چیانە لەوانەیە ماڵی مێشەنگوینی لێبێ شانەکانی کە هەنگوین دروستەکەن و ئەوان ڕاست وەرە دەرەوە نایتە دەرەوە ئەترسم جۆرێک هەیە نازام شتێک فڕێەوە کو ژەهر و ئەوانەیە ئەمەوە نەبێ لە کوردستانی مە هیچ شتێکی نازام
نەجیای ژەهراوی هەیە نە ئاژەڵی ژەهراوی هەیە ئەوەش دار زەیتونی ڕوودا و بۆ هەر شوێنێک چوون شێمپەنجەی خۆتان بەجێ بێڵن دارێک بچێنن پاش 2 ساڵی تر دارستانێکمانە بێ. وارمەیە ئەو بەهەشتە و دەلا لێ 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 وەلا چقەس خشوورندە کینێکێ لێ لێ کچێ سۆما وەرە دەی باوە ئاگرە بکەینەوە درەنگە وا خۆر ئاوا بێ. ستا سەرماشدا دێت ئینجا خۆش لەکوێ بیکەم لێرە؟ وەرە دانیشە کچێک خۆت لە ئیشمەتزەوە. ناخۆشترین ئەزین چیم بۆ بکە؟ لە دنیا ئەم تەماتانم بۆ چاکەبووی بیبژێنی. ناخۆشترین ئیش ئارە وەڵام منیش بۆی دەم بە تۆ. لە دەرە خواردن خۆش ئەرێ وەڵام شتی هاتەکرێتەوە دڵت تێرە بێ چاوت تێرە بێ گوێت تێرە بێ زۆر زۆر برسی دەوی گوێت بۆ دەنگی تەیر و ئەرتۆ ناشتم تەوا ئایبینیە ئەو دەنگت گوێت نەدەنگێ ئەو چ تەیرێکە هەر بلبلن ڵاشارە زانیم نەزانیم نەوەڵڵا زانیم نەدەستم شەیت کەم دەمزانیم بانجیمە دەکەم ئەو نەعەود نییە دەنگم هەژار ئەتێدیە بانگم بکە بەرنامەی منە شتانی نییە. يلا جماعات ورن تکەکانتان بخۆن طبعا من سەرخەوێکم شکان سۆما هەمووی برژاندبوو وڵات جەماعەت دەستیان خۆش بووی خەویت و زۆر خۆش دنیایەک بوو بەڕاستی ئەوەنە قوڵ خەوت بووم کردم دەمیشەش باشتا کرد دەست خۆش بوو ماندی نەبی نانە تۆ بیخۆ ڕۆژی وێ نییە ناوەڵە زانە چۆنە خۆشە؟ تام چییە؟ جیرە؟ ئەوە ئەم برژاندوێتی